ئێمە وەکو سەرۆکی بۆردی نێودەوڵەتی دۆکەمەندکردنی تاوانەکانی جنۆسایتی میلەتی کورد لە دوای ئەوەی کە ئەو هەڵمەتەی کە بەڕێزان لە کەچەکە بڵاویان کردەوە دژ بە داگیرکاری تورکیا لە هەرمی کوردستانیش تورکیا داگیرکاری خاکی هەرمی کوردستانەکە و کۆمەڵە جینۆسایتشی ئەنجامداوە بە کوشتنی هاوڵاتیانی سیڤیل لە گوندەکان و سووتاندنی پوش و پاوان و هەموو کێڵگەکانی جوتیارانی کورد هەروەها داگیرکردنی خاک و هەروەها بردومانکردنی ئەو شوێنانی کە خەڵکی سیڤیل لە گوندەکانە نیشتەجێن. ئێمە وەکو خۆمان بەشدارە بین لە هەموو ئەو چالاکیانی کە دژ بە داگیرکاری تورکیا ئەنجامەدرێ هەتاوەکو ئەگەینە ئەنجامەکەشی ئەوەیە ئەبێت ئەو کەسانی کە ئەم تاوانانە و ئەم جینۆسایدێنن بەرامبەر بە میلەتی کورد ئەنجام درا بدرێن بە دادگا نێودەوڵەتەکان بۆ ئەوەی سزای خۆیان وەرگرن. ئێمە وەکو خۆمان بەخۆشحاڵیەوە لەگەڵ کۆمەڵێ چالاکەوانی مەدەنی لەگەڵ کۆمەڵی ڕێکخراوی تایبەت بەم بابەتی جینۆسایدە و وەستاندنی ئەم جینۆسایدە و دژایەتی کردنی تورکیای فاشیست بەردەوامی لە کارەکانی خۆمان و هیوادارین بە هەوڵی هەموو لایەک بتوانین سەرکەوتوو بین و ئەو تاوانبارانە بدرێن بە دادگا و سزای خۆیان وەرگرن. ئێمە هەمومان زانین کە ئەو داگیرکاریە کە ئێستا لەسەر باشووری کوردستانە هەیە لە هەموو ڕێکەوە لە ڕووی کۆمەڵایەتیە لە ڕووی ئابووریە لە ڕووی کللتوریە لە ڕووی ڕاگەاندنە لە هەموو ڕێیەکانەوە بەڕاستی دەوڵەتی داگیرکاری تورکیا بە هەموو شێوازێک با بڵێن هەیمەنەی خستوتە سەر باشووری کوردستان لە هەموو ڕۆکانەوە بە تایبەتی تریش ئێستاکە لە ڕووی سەربازیەوە کە هێرشەکانی بە تەواوەتی چڕتر کردێتەوە لە بڕمارکردن و لە هێرشکردنە سەر ناوچەکانی باشووری کوردستان وەکو باسمان کرد تەنانەت لە ڕووەکانی تریشەوە لە ڕووی ڕاگەاندن بێ لە ڕووی کۆمەڵایەتی بێ لە ڕووی ئابووری بێ دەستی گرتووە بەسەر هەموو جمگەکانی باشووری کوردستانە بۆیە ئەو حملەیە کە ئێستاکە بەرامبەر بە داگیرکاری ئەکرێ حملەیەکە بۆ ئەوەی کە چۆن بتوانین داگیرکاری تێک بشکێنین و کوردستان ئازاد بکەین. ئێمە ئەزانین کە لە باشووری کوردستان ستاتۆیەکە ئێستاتۆیەک بە خوێنی سەدان هەزار شەهید هاتوۆتە ئاراوە بۆیە ئەو ستاتۆیە پێویستە پارێزگاری لێ بکرێن. ئەگەر ڕزگارمان بێت داگیرکاری کەواتە ڕزگارمانە بێت لە هەموو ئەو قەیرانانەی کە لە باشووری کوردستانە هەیە چونکە ئێمە هەمومان ئاگادارین لەوەی بەهۆی ئەو داگیرکاریەوەی ئەو هەموو قەیرانانە لە باشووری کوردستانە هەیە قەیرانەکانش پێوەستن بە داگیرکاریەوە بۆیە ئەبێ سەرەتا داگیرکاری نەمێنێ بۆ ئەوی بتوانین ئەو قەیرانان هەمووی لەناو بدەین. دەوڵەتی داگیرکاری تورکیا ڕێگە نادات یاخود گۆشەگیری زیاتر لەسەر بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانەکە ئەویش هۆکارەکەی ئەوەیە کە چونکە چارەسەریەکانی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیارە و لە ئارادایە چونکە ئەو چارەسەریانە لە کۆنفدرالیزمێکی دیموکراتی لە ناوچەکەیە دێتە ئاراوە بۆیە گۆشەگیریەکان زیاترەکە بۆی چارەسەریەکان نێتە دەرەوە. ئەم حملانە زیاتر ئوەیە کە دژی داگیرکاری نامێنێت کەواتە گۆشەگیریش لەسەر بەڕێز ئۆجەلان نامێنێت. ئەو بانگەوازە لە ڕاستی فشارەکان ئەدڤۆکەسی تورکیا لەسەر کێشەی کورد بەگشتی و لەسەر کێشەی بڵێن کەنجەکە بە تایبەتی کاریگەری خۆی هەیە. بێگومان ئێمە لە ڕەدەلفعلی ئەوە وەک ئەدڤۆکەسیەکی لۆکاڵی مەحەلی لە چوارچێوەی کوردستان و با بڵێن باشووری کوردستان و سەرانسەری کوردستانە بێگومانە بێ وەڵام هەبێ. وەڵامیش بەوە ئەتوانین بڵێن ئێمە لە چوارچێوەیەکا بووە کە ئەتوانین لەسەر ئاستی کەمپین لەسەر ئاستی گروپ لەسەر ئاستی کەسایەتی و لەسەر ئاستی ڕێکخراو و لەسەر ئاستی گروپەکانی فشار و ئەو گروپانەی کە بەلایەنەوە مەبەستە مەسەلەی نیشتیمان مەسەلەی وڵات مەسەلەی یەکبوونی نیشتیمان یەکبوونی خاک یەکبوونی گەل بتوانین وەڵام بدەینەوە. لەبەرەوە لەو چوارچێوە بێ بەرپرسیارەتی سەرجەم گروپەکان و فشار و کەمپین هەبێ کە بۆی کاری لەسەر بکرێ و بتوانرێ بە ئاستێ لە ئاستەکان ئەو سیاسەتەکانی دەوڵەتی فاشستی تورک فەشەل پێوێنێ لەسەر ئاسی تاگۆ لەسەر ئاستی ڕێکخراوەکانەوە لەسەر ئاستی فشارە و لەسەر ئاستی هێزی سیاسیە ئەبێ ڕۆڵ ببینێت چکە هێزە سیاسیەکان هەموو ئەتوانی بڵین بەرژەوەندیە یا شونازنامەیە گێمەکاتەوە کە شوناسی کوردیە. ئەو شوناسی کوردیە هەمومان لێ بەرپرسیارین هەرێک بە قەبارەی حەجمی خۆی و توانای خۆی و بەرپرسیارەتی خۆی و کاری خۆی لە بەرامبەر داگیرکارانە. لەبەرەوە ئەرچێکی ئەمە توانی بڵێن ئەرچێکی نەتەوەیە لە دوجارە کە هەمومان بەرەو ئەو ئاراستەیە بچین کە فشارێک دروستکەن لە دژی سیاستەکانی دەوڵەت تورکیا. دوای ڕاگەاندنی کەچەکە سەبارەت بە گۆشەگیری و فاشیزمی دەوڵەتی تورکیا و داگیرکاریەکانی کە دەوڵەتی تورکیا پێی هەڵەسێەوە بردومانکردن و ڕاوەدونانی خەڵکانی سەربازی بە یارمەدەنی بەبێ جۆدانە ئەوەی کە با بڵێن ئەم کەسانە مستحقی ئەوەن کەوا ڕاوەدوو بنرێن یاننا خەڵکی ڕۆژنامەنووس خەڵکی ئەکادیمی خەڵکی پەرلەمانتارەکانی باکووری کوردستان و تەنانەت سەر و شارەوانەکانی شو لە جگاوانە قەیمدانێن. ئەمە دەلالێت لە عقلێتی فاشیزم و ڕگەزپەرستی و نەتەوەپەرستی حکومڕانانی دەوڵەتی تورکیاکە کە بە درێژایی مێژووی 100 ساڵە
مامەڵەیەکی دڕندانیان لەگەڵ گەلی کووردا کردەوە هەر شتێک هەر هەنگاوێک کە چه هەنگاوی ئاشتی خوازانە بێت یا چه هەنگاوێکی تری بەرپەرزانەوەی ئەو زوڵم و زۆرداریە بێت کە دەوڵەتی کورد تورکیا کردوێتی ئەوان لە بەرامبەری وەساونەتەوە ئەوان پێیان وایە کە شتێک نییە بە ناوی کوردەوە و خەڵکی باکووری کوردستان هەمان هاوڵاتی ناو دەوڵەتی تورکیان وە بە بێنی جۆرا جۆر بەردەوامن لە چەسپاندنی دیکتاتۆریەت بردومانەکانی سنووری باشووری کوردستان بە ڕۆژانەکەن و هەروەها ئەو تەداخل و ئەو لەشکر کێشانی کە بۆ ڕۆژاوی کوردستانی کرد لە بەرامبەرەوە ئێمە کۆمەڵی گروپ و دەستەی ڕۆشنبیری کۆبوونەتەوە کەوا ئێمە چۆنچۆنی بتوانین بەرپەرچی ئەو هێرش و پەلامار و داگیرکارانەی تورکیا بینەوە ئێمە کۆمەڵێک ڕێگاگرینە بەر لەوانە هەڵمەتی ئیمزاکۆکردنەوە و کۆڕ و سیمینارات و تەنانەت ئەگەر بکرێت ڕێپێوان و کۆنفرانسات بە پێی داخوازەکان و بە پێی گۆڕانکارەکان لە ڕۆژەف و لە ڕووداوەکانە بێگومان ئازادی ئەو سەرکردەیە یەکێکە لە بنەما سەرەکیەکان بۆ گەڕانەوەی ئاشتی لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست وە بە تایبەتی لە ناو دەوڵەتی تورکیا چونکە ئەو دەوڵەتە گەر پێی وابێ بەگرتنی سەرکردەیەک یاخود بە بردومانکردنێک ئەتوانێت ئیرادەی 40 ملیۆن ئینسانی کورد لە باکووری کوردستانە ژێر پێ بنێت و یاخود خەونەکانیان لەباربەرێ ئەوە خەونێکە کە بۆ هیچ دیکتاتۆرێک ناچێتە سەر